خۆم بڵم ئەی چنم و دایانم بەڕەبەتی خۆم هەتاکو خۆم نیوەی نەچنم. لەگەڵ ئەوەی لە ئێستادا کارگەکان بوونەتە جێگرەوەی کارەدەستیەکان، بەڵام هێشتا کاری دەستی لای بەشی زۆری خەڵک بەها و گرنگی تایبەتی هەیە و لە ئێستاشدا ژنانی دەستڕەنگین و خاوەن بەهرە هەوڵ دەدەن برەوی زیاتر بدەن بە کاری دەستی. ئارەزوو تۆفیق یەکێکە لەو ژنە بەهرەمەندانەی شاری سلێمانی کە ماوەی ساڵ و نیوێکە سەرقاڵی دروستکردن و چنینی پێڵاوی جۆربەجۆرە. ئارەزوو تەمەنی 24 ساڵە و دانیشتووی شاری سلێمانیە. زیاتر لە ساڵێکە بەکاری دروستکردنی پێڵاوی ژنان، منداڵان و کڵاشی پیاوانەوە سەرقاڵە. ئەو ژنە ئەگەرچی بڕوانامەیەکی باڵای لە خوێندندا نییە، بەڵام هەڵگری ئیرادە و هەوڵدانێکی مەزنە لە چوارچەوەی کارەکەیدا و بە خولیایەکی زۆرەوە هەوڵ بۆ بەرهەمێنانی ئەو شتانە دەدات کە مەبەستێتی و لەو ماوەیەدا توانیوێتی چەندین جۆر پێڵاوی منداڵان و ژنان و لە ناویشیاندا کڵاشی پیاوانە بەرهەم بهێنێت. وەڵای ئیشەکە زۆر حەزم لێت، یعنی ناڵم پێشتر ئێشی ترم تاقی کردێتەوە، بەڵام چونگم حەزم بۆی نییە هەر بۆ تاقیکردنەوە بۆ بەردەوام نەبووم لەسەری، بەڵام ئەم ئیشە هەر لە ئەوڵەوە کە لە گروپەکە لە خولەکە بینم زۆر حەزم بۆی چوو، یعنی لەو دەقەوە وازم نێنا هەتا چووم ئیتر تا بە تەواوەتی فێر بووم، شتی تریشم بەدەست بوو، بەڵام زیاتر خەریکی ئەمە بووم، زۆر ئاسوودەم پێوەی، یعنی بەڕاستی ئەگەر ئەوە نەکەم مەجبور دانیشم بە تەنیا ئیتر چی ئەەکەیت ئەو دوسێ ساعتە بەچی پڕیەکەیتەوە، یانە بێ بە ئیشێکی هینەوە کە ئیسفادەشی نییە، بەڵام من ئەوە توانم هەم بۆ هینێکی بۆ بێتاقەتی خۆشم هین یەکەم بۆ سوودێک بە کۆمەڵگاش بگێرم. ئەمە جووتێکە ڕقم 27 بە شێوازێکی زستانە ئەیچنم. ئەم ژنە گەنجە نەکارگە و نە شوێنێکی تایبەت بە بەرهەمێنانی ئەو پێڵاوانەی نییە، بەڵکو هەر لە ماڵەکەی خۆی و لەگەڵ تەواوبوونی کاروباری ناوماڵ و پێڕاگەیشتن بە منداڵەکانی ئەو بۆشاییەی کە هەیەی بە پێڵاوچنین پڕی دەکاتەوە و سوود لە کاتەکانی وەردەگرێت. پێداویستیەکانی بەرهەمێنانی ئەو پێڵاوانە بۆ ئارەزوو بریتیە لە چەند پارچەیەکی بچووکی تەختە، قاڵبێک لەسەر شێوەی پێی مرۆڤ، قولابێک و شلیلە و بنی پێڵاو کە لە بازاڕ دەیکڕێت. لە سەرەتای کارەکەی تەنها لە چوارچێوەی ڕەنگی سپیدا پێڵاوی دروست کردووە. دواتر بەپێی داواکاری خەڵک و خواستیان لەگەڵ ڕەنگەکانی دیکە ئێستا پێڵاو بە هەموو ڕەنگ و جۆرەکانیەوە بەرهەم دەهێنێت و بۆ هەر پێڵاوێک ئەگەر بە بەردەوامی کاری لەسەر بکات ئەوە 3 ڕۆژ دەخایەنێت تا تەواوی دەکات. بەڵێ ئەم ئیشەی من زۆر کەمە، ئێستا لە سلێمانێ بەس منوێ کافرەتی تر دروستیەکەین، بەڵام ئەگەر بێت و شوێنێکمان هەبێت و هەلی کار بڕەخسێنین و ئافرەتانی تشکێنە سەرکار، بەڕاستی لە 85 ئەتوانم بڵێ مەبێ بە بژێوی ژیانیان، یعنی توانن خوان لەسەر هینکەن ژیانی خوان پێ بەڕێکەن، بەڵام من کە لە دووەدەیا دانیشتمەوە کەم ناتوانم نەخول بکەمەوە نێز بەسە و ناتوانم ئیشەکە بۆ خۆم بکەم. بەڵێ من ئەو ئیشەم هەیە ئەگەر من لە شوێنێکم بە دوکانی شتێکم بۆ دابین بکرێت توانم هەلی کار و ڕەخسێنم. ئارەزوو بەشێک لە کارەکانی دووبارە بەرهەمێنانەوەیە، بە جۆرێک ئەو پێڵاوانەی کۆنن یاخود دراون دووبارە بەکاریان دەهێنێتەوە و زۆرێک لە کارەکانی لەسەر پێڵاوی کۆنە. داواکاری کڕیارەکانی بەتەنیا بە شاری سلێمانیەوە نەوەستاوە، بەڵکو زۆر جار لە دەرەوەی وڵاتیش خواستی لەسەر بووە، بەڵام بەهۆی زەحمەتی ناردنیانەوە نەیتوانیوە بۆیان دابین بکات یان زۆر جار لە ڕێگەی کەسوکارەوە بۆ داواکارەکانی بەڕێ دەکات. هەر کەسێک بەویستی خۆی داوایەکە ئەڵێ ڕقم ئەو نەم بۆ بکە و ئەو کەسە بەینی خۆی من هەموو ڕەن و شێوازێک دروست دەکەم.